بەڕاستی ئەمن بخۆم دانیشتوی شاری هەولێرم یعنی هەستم دەکرد هەندێک گەڕک بێ ئاون بەڵام ئەو نیو سعاتەی کە ئەو هەڵمەتە ڕاگەیەندرا لە ڕێگای کەناڵەکە ئێوەوە ئێستا دەزانم چ کارەساتێک لە هەولێر لە بێ ئاوی ڕوویدایە ئێستا ئێرە ئەوەی کە ئەو بێ ئاویە کە پایتەخت تێدایە کە هەموو جار دەڵێن ئێرە مرکزی قەراری سیاسی و نازانم چەندین قونسولگەری و نازانم چی لێیە ئێستا لە هەر وڵاتێک کە بە ئێستا کە ئەو حکوومەتە دەستی لە کار دەچێشاوە لە شەرمان ئێستا لەو کاتێک کە ئەو هەڵمەتە ڕاگەندرایە ئەگەر برێم تەلەفۆنەکەم نەکوژاوەتەوە درۆنیە هەر بە تەلەفۆن لە هەموو شوێنەکانی هەولێرێ شوێن هەیە واتێ دەگەی کە شوێنی خوا پێداون و زۆر ڕاقینێ بەڵام ئەوانیش ئاویان نییە لە هەرچی کون و کەلەبەری ئەو هەولێرە هەیە پەیوەندیمان بۆ هاتێ داوا دەکەن دەنتکای بە ئەو هەڵمەتە بگاتە ئێمەش بەڕاستی من ئێستا تێدەگەم کە یعنی هەولێر لە چ بێ ئاویەکدا دەژی دەست خۆش بۆ ئێوەش